ئەچینە لای بڕگەیەکمان کە ئەمڕۆ ئەم بڕگەیمان هاوکارمان لا نەبووی ئامادەکردین کە باس لە شێوازی زانستی چارەسەرکردنی خۆڵ و خاشاکەکەین. ئەزانین کە ڕۆژانە لە نێو شارەکانە لە نێو پارێزگاکانە ڕێژەیەکی خۆڵ و خاشاک کۆکرێتەوە، بەڵام پرسە گرنگەکە ئەوەیە ئایا هەوڵ دراوە کە ئەم کۆکردنەوەی جارێکی تر ڕیسایکل بکرێتەوە و بەکار بهێنرێتەوە. بە تایبەتی لە شاری سلێمانی ڕۆژانە 1000 تۆن خۆڵ و خاشاک کۆکرێتەوە لە کارگەیەکە. با ئێمە بچینە لای بورگەکە بزانین هاوکارمان لانە چۆن لەسەر ئەم بابەتە کاری کردووە و پرسەکان چین و چۆن بتوانین ئێمەی هاوڵاتیش هۆشیاریمان هەبێت لەسەر ئەم بابەتە. با بەیەک و بینەریبین. سڵاوتان لێبێ. هەمووان دەزانن ئەم جلوبەرگەی کە ئێستا من پۆشیومە جلوبەرگی ئەو کەسانن کە کەسانی ژینگە پارێزن، ئەو کەسانن کە وایان کردووە ئێمە بتوانین بە تەندروستێکی باشەوە لە نێو شار و وڵاتەکەمانە ژیان بگوزارێنین. بەڕاستی کەسانی ژینگە پارێز ئەو کەسانەی کە خۆڵ و خاشاکی شار کۆکەنەوە، کەسانێکن کە پێویستە هەرێک لای ئێمەوە ڕێزی تەواویان لێ بگرین. ئەرکێکی پیرۆز لە سەرشانی ئەوانە. بۆیە منیش ئەمڕۆ بەم جلوبەرگەوەم ئەمەوێ باز لە ئاقاری ئەو خۆڵ و خاشاک و مادەڕەکانە بکەم کە لە شاری سلێمانیە ڕۆژانە چەنەهاتەنی لێ کۆ ئەکرێتەوە. با بزانم دوجار ئەم خۆڵ و خاشاکە بەرەوکوێ ئەبرێت، ئاخۆ هیچ سوودێکی لێ وەرەگیرێتەوە یاخود نابۆیە. من ئەمڕۆ لەگەڵ ژینگە پارێزەران و هەروەها لە دوای ژینگە پارێزەرانیش لەگەڵ چەند شوێنێکی تا گفتوگۆکەم لەسەر ئەم بابەتە بۆیە تا کۆتایی ئەم بڕگەیە لەگەڵ ما بمێنەوە. بۆ کۆکردنەوەی خۆڵ و خاشاکەکانی شاری سلێمانی بێگومان چەند چاودێرێک لە ناو شاری سلێمانی هەیە بۆ ئەوەی کە بتوانن خۆڵ و خاشاکەکان بە شێوازێکی زۆر باش کۆ بکەنەوە ڕۆژانە. لەم بەشەیە گفتوگۆ لەگەڵ کاک عومەر کەریمە ئاکەم کە بەڕێزیان چاودێری یەکێک لە زۆنەکانی شاری سلێمانین بۆ کۆکردنەوەی خۆڵ و خاشاکەکان. کاک عومەر سڵاو لێبێ. سەرچاو بەخێر بێت. سپاس. کاک عومەر با پرسیارەکەم ئەو بێ سەرەتا پێم بڵێ ئێوە ڕۆژانە لە کاتژمێر چەنەوە ئێوە هەوڵەیەن خۆڵ و خاشاکەکانی ناو شار کۆ بکەنەوە؟ ئێمە ڕۆژانە کرێکارەکانمان سعات 5:30 بەیانی لەسەر شەقامەکان دابەش کردووە دەسەکەین بە کۆکردنەوەی خۆڵ و خاشاک. کاتمان ئەمڕۆ کاتەکانمان هاوینەیە تا یەکی پاژنیوە ڕۆیە. واتە تا کاتژمێرێک خۆڵ و خاشاکێکی شاری سلێمانی کۆکراوەتەوە. بەڵێ لە زۆنی ئێمە لە کۆمپانیای ئێمە. زۆر باشە. کاک عومەر پێم بڵێ هاوڵاتیان تا چەند هاوکارن بۆ ئەم کاری بەڕێستان، چونکە میشاڵین هەستی بەرپرسیارەتی بەرامبەر بە پاراستنی ژینگە ئەرکی هەریەک لە ئێمە ئەو بەرپرسیارەتیەکە لە ئەستۆ بگرین. تۆ کە شتێک فڕید لەسەر شەقامەکان لەسەر ئەم زەویە دواتر بیر لەوە بکەینەوە کە کەسێک تر ئەنوشتێتەوە بۆ هەڵگرتنەوەی ئەمشتا. کەواتە هاوڵاتیان تا چەند هاوکارتانە؟ ئێمە وەکو شاری سلێمانی بڵین شاری سلێمانی باشن، خراب نین، خەڵکێکی باشە. ئێمە بەس داواکاریمان لە خەڵکەکە ئەوەیە ئەو خۆڵ و خاشاکەیە پاژماوەی خواردن بە جیادا بنێن، پاژماوەکانی تریش بکەنە علاگەی ترەوە. باشە، کاتەوە کاراسانی بۆ ئێوە. بەڵێ ئەوە کار ئاسانیە بۆ ئێمە، کاراسانیە بۆ ئێمە. جاری وایە ئێمە خۆڵ و خاشاکەکانمان بڵی ساردی تایە، شوشەی تایە، شتی تایە. ئێمە وانە بۆ کارمەندەکانمان خراپە. جاری وایە تووشی برینداربوونە بن، جاری وایە تووشی عەزیەت ئەبن، جاری وایە ئێمە علاگەکانمان خۆڵ و خاشاکەکانمان لە تەبلۆکی تایە، بەردی تایە. ئەوانە بۆ کرێکارەکانمان تۆزێ زەحمەتە. کاک عومەر، کەواتە ئێوە ڕۆژانەکە و کاتژمێرە زۆرە سەرقاڵی کۆکردنەوەی خۆڵ و خاشاکەن،
ڕۆژارن چەند تەن لە خۆڵ و خاشاک لە شاری سلێمانی کۆکەنەوە ئێوە ئێمە بە بۆچوونی ئێمە نزیکەی 1000 تەن و 1200 تەن خۆڵ و خاشاک لە سنووری سلێمانی کۆکرێتەوە. باشە لە دوای کۆکردنەوەی خۆڵ و خاشاکەکان ئێوە دواتر ئەم خۆڵ و خاشاکە ئابن بۆ کوێ؟ ئەم خۆڵ و خاشاکە سیارەکانمان کەپسەکانمان ئەیبا بۆ کارگەی ڕیسایکلین لە کارگەی ڕیسایکلین جیاکردنەوە دەست پێەکە. جیاکردنەوەکان ئاسن و ئەلەمنیۆن بەجیا، شوشە بەجیا، باغە بەجیا، پاشماوەی خواردنیش بەجیا. دەست و چاوە خۆش بێ ماندوونە بن ئەرکی ئێوە کرێکارەکانی بەڕێستان زۆر پیرۆزەکەین ماندوونە بن بەسەرکردنەوەی بەخێر بێن سەر چاو. کەواتە ئێمەش لە دوای کۆکردنەوەی خۆڵ و خاشاکەکانی ئەم زۆنە بڕێەکەین بۆ کارگەی چارەسەرکردنی خۆڵ و خاشاکی ڕق لە شاری سلێمانی بابزانین لەوێ چۆن سوود لە خۆڵ و خاشاکە ڕقەکان وەرەگیرێت. لە دوای کۆکردنەوەی خۆڵ و خاشاکی شاری سلێمانی ئێستا ئێمە هاتوین بۆ کارگەی چارەسەری خۆڵ و خاشاکی ڕق لە شاری سلێمانی بابزانین ئەو ڕێژە زۆری خۆڵ و خاشاکە ڕۆژانە کۆکرێتەوە لەم کارگەی چارەسەرکردنەیە چۆن و بەچ شێوازێک سوودی لێوەرەگیرێتەوە بۆ مەبەستا لەگەڵ کاکتوانە جەعفەر کابەڕێزیان لێپرساوی بەرهەمهێنانن لە کارگەی چارەسەری خۆڵ و خاشاکی ڕق لە شاری سلێمانی گفتوگۆی بابەتەکە ئاکەم. کاکتوان ئاسلاوە لێ بێم کاتۆ باش بێت بەخێر بن سەر چاو کاتی ئەو باشتر سپاس بۆ تۆ پێم بڵێ کارگەی چارەسەری خۆڵ و خاشاکی ڕق لە شاری سلێمانی ئەم کارگەیە چییە؟ بەڵێ طبعا ئەم کارگەیە خۆشبەختانە تاکە کارگەیە کە بوونی هەبێت لە سەرجەم وڵاتی عێراق کە بە تەکنۆلۆژیایکی تازە مامەڵەی وە چارەسەرکردن ئەکات لەگەڵ خۆڵ و خاشاکی ڕقی ڕۆژانەیە. بەسمان لە خۆڵ و خاشاکی ڕقی ڕۆژانە دیارەمە بەسمانە خۆڵ و خاشاکەی کە لە ماڵان و لە مۆڵەکان و لە شوێنە گشتیەکان و لە سیتیەکانەوە دەرەچێت. باشە کاکتوانە ئێرە کارگەی چارەسەرکردنی خۆڵ و خاشاکی ڕقی سلێمانیە لەگەڵ ڕستایکلینا چ جیاوازیەکی هەیە؟ بەڵێ پرسیارێکی زۆر جوانە تەمەنە و پرسیارە زۆر کات حەزەکەم و پرسیارە بکرێ بەڕاستێکەوە و ڕوونکردنەوە بیرێ لەسەری چارەسەرکردن واتە لە با بڵێن لە زانستی ژینگەیە توانین بڵێ ناوی خۆی بەخۆیەوەیەتی خۆڵ و خاشاک بەگشتی تەنها بابەتێک نییە کە فڕێ بدرێ کۆمەڵە لێکەوتەی هەیە بەڕاستەکەی کۆمەڵە لێکەوتەی نەرێنی هەیە چی بۆ ژینگە بێت چی بۆ تەندروستی مرۆڤ و بوونەوەران بێت لە چارەسەرکردنە زۆرینەی زۆری ئەم لێکەوتانە بنە بڕەکرێ بینەما لە ڕیسایکڵینە بەو شێوازە نییە باوڵێن تەوان ڕیسایکڵینیش بۆ زانیاری جۆری زۆرە ئەکەوێتەوە سەر جۆری پاشماوەکە جۆری ڕیسایکڵینەکەش ئەویش دیسان دوو ئاراستەی سەرێکی هەیە بەپێی بەکارهێنانەکەی و بەپێی وەکوتمان ئەو پاشماوەی کە هەیە ڕیسایکڵین پرۆسەیەکە ئەبێ ئێمە بەراوردی بکەین زیاتر لەگەڵ بەکارهێنانەوەیە بەڕاستی نەک لەگەڵ چارەسەرکردنا باوڵین لە زانستی ژینگەیە جیاوازی سەرێکیەکەی بینی بەکارهێنانەوە و ڕیسایکڵین زیاتر لەوایە بەکارهێنانەوە خودی خۆی ئەو پاشماوەیە چۆنە بەکاری هێنینەوە بۆ مەبەستیشکە یاخۆت بۆ هەمان مەبەست بەڵام ڕیسایکڵین ئێمە بە پرۆسەیەکە ئەیبین بۆی کە بابەتی شکەی لێ دروستبین یا هەمان بابەتی لێ دروستکەینەوەێ جاگەر بگەڕینەوە سەرەتای پرسیارەکە ئێمە لە چارەسەرکردنا بە تایبەتی بۆ خۆڵ و خاشاکی ڕق لەبەرەوەی کە ڕێژەیەکی شەی زۆری تایە بۆ ماوادی ئەندامی تایە ئەم ڕێژە شێ زۆرە و ئەم ماوادە ئەندامیە وەکووتمان بۆی هەیە جۆرەها بەکتریا تەشەنە بکا لێوەی و بۆنی ناخۆش بڵاو کاتەوە لە ڕێگەی چارەسەرکردنەوە ئێمە ڕێگریەکەین لە گەشەکردنی ئەم بەکتریایانە و لە بڵاوبوونەوەی ئەم بۆنە ئەمە باوەکو وەڵامێکی کورت بەڕاستی زۆر باشە دەستە خۆش بێ ئێستا پێمان بڵێ کاک توانە ڕۆژانە لە شاری سلێمانیە چەند تەن لە خۆڵ و خاشاک ئەهێندرێت بۆ ئێرە و ئێوە دووبارە ئەتوانن بۆ نمونە چارەسەری ئەم خۆڵ و خاشاکان طبعا کارگەکە دیزاین کراوە بۆ توانستی زیاتر لە 1100 تەن وەرگرتنی خۆڵ و خاشاک لە ڕۆژێکە
ئێمە خۆشبەختانە تا ئێستا لە سەرەتای دەست بەکاربوونمانەوە تا ئێستا توانیمانە زیاد لە 700,000 تەن خۆڵ و خاشاک چارەسەرکەین کە ئەم بڕەش بڕێکی زۆرە بەڕاستێکەکەی یعنی ئەگەر بێت و بیش و بهێنین بە شێوازێک کە هاوڵەتێکی سادە بتوانێت تەخەیولی بکات ئەتوانین بڵین بەقەدەر شاخێکی گەورەیە ئەگەر بیکەینەوە بە قەبارە چکە لەبەرەوەی چڕی خۆڵ و خاشاک چڕێکەکەی کەمە بۆیە قەبارەکەی هەمیشە زۆر دەرەچێت بە بەراورد بە کێشەکەی با بڵین وەکووتمان کارگە دیزین کراوە بۆ وەرگرتنی زیاد 1100 تەن لە ڕۆژێکە طبعاً مادەی ڕقەکانی ئەوی کە لە خۆڵ و خاشاکی ڕقی وەکووتمان ئاساییە هەیە بە پێی لایفستایل و شێوازی ژیانی ئەو کۆمەڵگەیە گۆڕێ بەڕاستیەکەی بەنسبەت ئێرە وەکو شاری سلێمانی وەکووتمان بەشێکی زۆری ڕادەی شێیە ینی ئەو ماوەدەی کە ئێسێمە ڕۆژانە بۆمانێ و خۆڵ و خاشاکە بە بەردەوامی زیاد لە نیوەی ڕادەی شێ و تەڕیە بەڕاستیەکەی کەمەش دیسان وەکووتمان بۆ وابەستێ بە لایفستایلەوە یعنی ئەگەر نمونەیە بێنینەوانەیە لەوانەیە زۆر کەس بینی بێتی لە وڵاتانی پێشکەوت و کەسێکە بڵێ ئاوە خواتەوانێ شتێکی کەمی تامێنێتوانێ ئەو تۆزە ئاوە ئەڕژێتە ناو ئەو شوێنی پێویستە بڕێژرێ اینجا بڵەکە فڕێ بینەما لە وڵاتی خۆمانە بەداخەوە ئەم ڕۆشنبیریت تا ئێستا هێشتا ئەمە کارەکەی ئێوەی قورستر کردووە بەدڵیان قورستری کردووە ئەگەر بێت و ئێمە وەکووتمان ئەو خۆڵ و خاشاکەی ئەگا بە ئێمە ئەگەر بێت و ئەو ڕێژەی شێوتەڕی تایە کەمتر بێ لە 150 وەکو باسمان کرد ینی نیوەی با بڵێ واگات ئەگەێنێت بەڕاستەکەی ئەگەر لەو ڕێژەیە کەمتر بێ ئەو کاتە ئێمە توانین بڕێکی زیاتری ژۆر بگرین و بە ئاسانتر و خێراتر چارەسەری بکەین باشە کاکتوانە لە زۆرێک لە وڵاتە پێشکەوتوەکانە سەڵی خۆڵەکان جیا کراوەتەوە ئیتر ئەمە بۆ شوشە بێ بۆ پلاستیک بێ بۆ کارتۆن بێ بۆ زۆرێک لە بابەتەکان بێ ئەگەر بێت و لە کوردستان و بە تایبەتریش باسێکی سلێمانی بکەین چونکە کارگەکە لە سلێمانیە ئەگەر بێت و ئەم پرۆسێسە لە سلێمانی بکرێت ئەمە تا چەند کار ئاسانی تەواوە کات بۆ کارگەکەی بەڕاستە لە ڕاستیە خۆی لە هەموو جیهانە ئەمە بابەتێکی ئەتوانین بڵین پشتڕاستکراوەیە لە ڕووی زانستی و لە ڕووی پراکتیکیشەوە پێویستە یاری با بڵین چەمکی چارەسەرکردن یاخود مامەڵەکردن لەگەڵ پاشماوەکانە بەگشتی سەرەتا لە بابڵێنەوەی کە لە زانستی ژینگا پێوترێ وەیست مانجمنت با بڵین بە دەستەواژ ئینگلیزیەکەی سەرەتا بە جیاکردنەوە دەست پێکا بەڕاستی ینی ئێمە هەتا ئێوە دەستێکی کارەکانتان ببوورە قسەکەشم پێ بڕی ئێوە مادەکان چیاکەنەوە ئێمە نەخێر لای ئێمە چۆنیە بەعکسەوە ئێمە لەبەرەوەی کە پێشتر زانیمانە کە لە شاری سلێمانی لە وڵاتی خۆمانە جیاکردنەوەمان نییە دیزینەکەمان بۆ یاخود تەکنەلۆژیایەکمان هەڵبژاردو بەڕاستیەکەی کە مامەڵە لەگەڵ ئەو جۆرە خاشاکەیە بکە کە تێکەڵە بتوانێت مامەڵی لەگەڵا بکە ئێمە جیاکردنەوەمان نەخێر ئێمە وەکووتمان کارگەکەەوە تەکنۆلۆژیەکەی بۆ جۆرێ وا دیزین کراوە لەگەڵ ئەو مەوادە خۆی چۆن کۆکرێتەوە لە گەڕەکەکان و لە شوێنە گشتەکان بە هەمان شێوە هێنرێت ئێرە و بەو شێوازە چارەسەری لەگەڵاکرێت باشە ئەو چارەسەرکردنە پێویستی بەچەنێک کات هەیە بۆ ئێوە سوودی لێوەرگن بڵێ ئێمە ئەو با بڵێن خۆڵ و خاشەکەی کاگاتە لای ئێمە ئەتوانین بڵێن نزیکەی 25 ڕۆژێکی پێچێت تاوەکو و کاتی کە ئیتر وەکووتمان ڕزگاری یەکەین لەوەی کە ئەو مەوادە لێکەوتی ژینگەی هەبێ پاشان ئەکرێتە بەرهەم یعنی ئەتوانین بڵێن ئێمە کارەکەی ئێمە دوو کارە لە یەک کاتە کاری یەکەمیان کە کەمکردنەوەی ئەو لێکەوتە ژینگەیانەیە کە باسمان کرد کاری دومی یاخود بەشی کۆتایی چارەسەرکردنەکە ئەوەیە کە جۆرە مەوادێک و جۆرە کەرەستێکی لێ دروستکەین کە سوتەمەنی جێگرێ و دیسان دۆستی ژینگەی باشکەواتە ئێستا پرسیارێکی گرنگ ئەویش ئەوەیە ئێوە کە ئەم خۆڵ و خاشاکە لێرە هەیە چۆن ئەتوانن دووبارە بۆ چارەسەریکەنەوە بۆ چه بابەتێکی تر چۆن ئەتوانێت سوودی لێوەربگیرێتەوە ئەو بابەتانە چیەکە ئەتوانێت بەکاربهێنرێت بەڵێ سەبارەت بە کارگەکەی ئێرە بەڕاستیەکەی وەکو باسم کرد ئێستا ئاماژەم پێەیە بەڵام ئەگەر زیاتر بچمەنە و وردەکاریەوە بەرهەمەکەی ئێمە سوتەمەنی جێگرەوەیە لەو خۆڵ و خاشاک بڵێ لەو خۆڵ و خاشاکە تەمان وەکو باسمان کرد خۆڵ و خاشاک لە وڵاتی ئێمە وەکو باسمان کرد 150 شێ و تەڕیە بەشەکەی تری چیە 150کەی تری پاژماوەی خواردەمەنیە پلاستیکە کارتۆن و کاغەز و شوشە بابەتەکانی ترە بڵێ هەتا هەندێک جار ینی منشتی سەیر و سەمەرا بینین ئێمە لێرە بەڕاستیەکەی کە خەڵک فڕەیە و لە ناو خۆڵ و خاشاکە و هاتوۆتە ئێرە بەڕاستیەکەی
بەرحاڵ ئەم بابەتانی کە باسمان کرد کە بابەتی فعلەن ڕقن بەشێکیان تاقی حراریتیایە، یعنی گەر بێت و ئێمە ئەم بابەتانە بتوانین جیاکەینەوە طبعاً کەوامە بەشێکە لە چارەسەرکردنەکە، چونکە گەر بێت و ئەم بابەتانە بۆی جیاکەیتەوە پێویستە پێشەکی پاکشکردنەوەیشی بۆ بکەین کە ئەمە بەشێکە لە چارەسەرکردنەکەی کە ئێمەیکەین. پاشانەوەی کامێنێتەوە ئێمە توانین بەکاری بێنین وەکو سوتەمەنی جێگرەوە. بۆ سوتەمەنی جێگرەوەیە چونکە وەکووتمان پێشتر چارەسەرمان بۆ کردو و ئەو بەشەی کە زیانە گەێنێ بە ژینگە جیامان کردێتەوە، ئەو بەشەی کامێنێتەوانەیە کەمترین زیانی هەیە بۆ ژینگە بە بەراورد بە جۆرەکانی کەی سوتەمەنی. باشە ئێوە هەوڵی ئەوەتان نایە ئەو بەشش کە زیانی کەم هەیە بۆ ژینگە بتوان چارەسەری ئەوانەش بکەن لە ڕاستەکەمان بەتاواتی لە ڕاستەکە ئێمە کارێکمان کردو توانم بڵێم ئەو کارە تەنانەت بە وڵاتانی پێشکەوتوش دانسقی و کەمە، چکە هەموو پرۆسەیەک لە جیهانە لە هەر بابەت بوارێکا بێ پاشماوەی هەیە بمانێ و نەمانێت. ئەوەی کە ئێمە کردومانە وەکو باسم کرد کەشتێکی تازەیە توانم بڵێم لە زوربەی بە بەراورد بە زوربەی زۆری ئەو یەکاری کە وەکو ئەم کارگەیە و چارەسەری خۆڵ و خاشاشی ڕەکەکە ئەوەیە کە ئەو پاشماوەی هەمانە ئێمە یعنی گەر بێت و بەراوردکەین بە تەکنۆلۆژیاکانی تری مامەڵەکردن لەگەڵ خۆڵ و خاشاکە تقریباً ئەو پاشماوەی کامێنێتەوە لە نێوان 140 بۆ 160 کامێنێتەوە کەمە دیسان ژێرخاکەکرێت. طبعاً دیارە عەدا لە تەکنۆلۆژیای کوورە سووتاندن کەەوە پاشماوەکەی زۆر کەمە بۆی کە زانیارەکە وازەح بێت. لە لای ئێمە کارێکمان کردووە ئەو پاشماوەی کامێنێتەوە لە دوای چارەسەرکردن و بەرهەمهێنانی ئەم وزە جێگرەوەیە پاشماوەکەی کەمترە لە 105 ئەوەندە کەمە. باشە ئەو پاشماوەی کە ئەمێنێتەوە لە دوای چارەسەرکردن ئێوە چی لێەکەن؟ بەڵێ ئەو پاشماوەی کامێنێتەوە بەپێی ستاندەراتی ئەندازیاری و ژینگەی ئێمە ناوچەیەکمان بۆ دروست کردووە کە پێوترێت لاندفیل. لەم ناوچەیە طبعاً ئەم ناوچەیە جیاکراوەتەوە لە خاشی ناوچەکەی. لەم ناوچەیە ئێمە جۆرێک لە کاری ناشتنی بۆکەین ژێرخاکردنی بۆکەین، بەڵام بە شێوازێکی وەکووتمان کە ستاندەرەکانی ژینگەی و ئەندازیاری تا جێبەجێ کارتوانە ئەوەی کە ئێمە ئێستای بینین ئەم دیمەنانە ئەگەر هاوکارانم بتوانن پیشانمان بن ئەمە دیمەنی ئەو ئۆتۆمبیلی خۆڵانن کە خۆڵ و خاشاکیان لە شاری سلێمانی کۆ کردووە و هێنایانە بۆ ئێرە. دوا بە دوای ئەم پرۆسێسە بۆ منە ئێوە چی لەم خۆڵ و خاشاکەکەن کە خۆڵەکانیان لێرە بەتاڵ کرد دواتر ئێوەی کە ئەرکە لەسەر شانی ئێوە چییە؟ بڵێ طبعاً وەکو ئەرک لەسەر شانی ئێمە لە دوایی داخەڵبوونی ئەم بارهەڵگرانە دەست پێەکە پێشکی لەو شوێنە کە ئاماژە و پێیا بەڕێستان لەوێ ڕۆکرێت پاشان لێرەوە یەکەم پرۆسە دەست پێەکە پرۆسی چارەسەرکردن. تاوان پرۆسە چارەسەرکردنەکە لە ڕاستیە خۆی سێ پرۆسی سەرەکیە، هەر پرۆسەیەک تەواوکە با بڵین ئامادەکاری بۆ پرۆسی دوای خۆی. بڵێ بە سێ قۆناغات بڵێ بە سێ قۆناغە بڵێ بە سێ قۆناغە. قۆناغی یەکەمیان لەگەڵ قۆناغی کۆتاییان قۆناغی چارەسەری میکانیشیە. ئەو قۆناغیکە لە بینی نێوانی هەردووشانایە قۆناغی چارەسەری بایلۆژیە کە لێرە ئەو قۆناغەیە کە ئەم خۆڵ و خاشاکە ئەم ڕادەیشێ زۆرە و ئەم تەڕیە لێ ڕزگارە بین و لە هەمان کاتەکە جۆرێک لە پاکشکردنەوەی تیا ڕۆیە. باشە کاکتوانە ئێستا کە ئێمە لێرە ڕاوەستاوین بۆنێکی زۆرمان خۆش هەیە لێرە ڕەنگە زۆر کاتیش لێرە و لەوێ هاوڵاتیان پرسیاری ئەوە بکەن بڵێن ئەم بۆنە ڕەنگە کۆمەڵێک زیانی بۆ تەندروستیش هەبێت تەنانەت لە ڕووی تەندروستیەوە ئێوە چۆن هەوڵتان ناوە بە تایبەت کارمەندانی کە لێرە کارەکەن بتوانن ژینگەیەکی لەو شێوازیان بۆ بڕەخسێنن کە لایانی تەندروستی ئەوانیش زیانی بڵێ بەدڵنیایەوە طبعاً لە سەرجەم ئەو کارگانەی کە لەم جۆرەیە ستاندەرێکی تایبەتی پیشەیی لە ڕووی تەندروستی و لە ڕووی سەلامەتی و پێڕەوەکرێت. ئێمە بەڕاستیەکەی بە شانازیەوە توانیمانە ئەم ستاندەرە جێبەجێ بکەین و بەشایەتی توانین بڵین پاش سەردانکردنی ئەو با بڵێن ڕێکخراوانەی کە سەر بە UN و بە با بڵێن ئەو ڕێکخراوانن کە لە بواری ژینگە کارەکەن ئەمە جگە لە بەڕێوەبەرایەتە پەیوەندیدارەکان شایەتیوان بواوین کە ینی بە خۆشحاڵی و بە شانازیەوە ئێمە توانیمانە ئەو ستاندەرە ژینگەی و تەندروستی و سەلامەتی لێرە جێبەجێ بکەین کە ئەمە سەبارەت بە بەشێکی پرسیارەکەت وەکو کارمەندەکان
سەبارەت بە خودی کارگەکەش بەڕاستیەکەی ئەمە کارگەی چارەسەری خۆڵ و خاشاکە بەڵام چارەسەرەکە بەڕاستەکەی لە یەکەم داخەڵبوونی سیارەوە وەکووتمان بەرهەڵگرە و دەست پێ ناکە وەکو باسم کرد نزیکەی 25 ڕۆژێکی پێچێت بمانێ و نەمانوێت لە سەرتاوە لە بەرەوەی هێشتا پرۆسی چارەسەرکردن دەستی پێ نەکردووە ئەو بۆنە هەر ئەبێ شکە بیریشمان نەچێ وەکووت مەمە کارگەی چارەسەری خۆڵ و خاشاکە بەڕاستەکەی کارگەی بەرەمێنانی خواردەمەنی ئەم جۆرانە نییە بەڕاستەکەی باشە کاکتوانە باست لەوە کرد لە دەستپێکاوتت خۆڵ و خاشاکی ئێمە شەی زۆرتیایە کە ئەمە گرفتی بۆ ئێوە دروست کردووە ئێوە لە چه ڕێگایەکەوە هەوڵتان ناوە ئەو شەیە کەم بکەنەوە بۆی کە دوجار توانن چارەسەری خۆڵ و خاشاکەکە بکەن ئامێری تایبەت هەیە بم بوارە چۆنە ڕوون بەڵێ ئەوە وەکو عەرزم کردی وەکو باسم کرد لە پرۆسە بایۆلۆجیەکە ئێمە کۆنتترۆڵی ئەو کەمکردنەوەی ئەو ڕادەشێ زۆرە ئەو تەڕیاکەین بەڕاستەکەی طبعاً بەشی زۆری لەوێ بەڵام بەشێکی تری بەڕاستەکەی ئەو با بڵێن شوێنەی کە بەڕێزە ئاماژەت پێیا و بار هەڵگرەکان خۆڵەکەی تیاڕۆکەن لەویا با بڵێن سیستمێکی یاخود شەبەکەیکی تایبەتی هەیە کە ئەم لی تاوەڕەشە کۆ کاتەوانێ و ئەم لی تاوەڕەشە ئێمە لە شوێنێکیکە حەوزی تایبەتمان هەیە کە دیسان ئەویش بەستاندەری ژینگەی و ئەندازیاری جێبەجێ کراوە دابڕێنراوە لە خاکی ناوچەکەی لەم حەوزانە ئەم لی تاوەڕەشە کۆ بێتەوانێ پاشان یونیتیشەکەمان هەیە یەکەیشەکەمان هەیە بۆ چارەسەرکردنی ئەم ڕەشە باشە وەکو کۆتا پرسیارم کاکتوانە ئاستی ڕۆشنبیر و هۆشیاری هاوڵاتیان لەم نێوەندایە چەندە گرنگە بۆ ئەوەی کە هەر یەک لە ئێمە هەستی بەرپرسیارەتیمان هەبێ بەرامبەر بەم ژینگەی کە تایە گوزارێنی ئەمە تا چەند ئەگەر بێت هۆشیارێکی لەو ڕادەیەمان هەبێت هاوکاریە کات بۆ کارگەکەی بەڕێستان بۆ ئاسانترکردنی کاروبارەکان بەڵێ طبعاً ئەو پرسیارە توانی بڵێن هەم پرسیارە هەم دەستپێکی چارەسەرە بەڕاستێکی نە هەر بۆ ئەم کارگەی ئێمە بۆ هەر بوارێکی تری ژینگەی و بۆ هەر هەوڵێکی تری کۆنتترۆلکردنی بابەتی خۆڵ و خاشاک چی جۆرێک بەیانی بە هەر جۆرێکی خۆڵ و خاشاک بە بەڕاستەکەی ئەم بابەتە بابەتێکی گرنگە و کاریگەرە بابەتی ڕۆشنبیری هاوڵاتیان بابەتێکی زۆر کاریگەرێشکە وەکو باسمان کرد سەرەتای کۆنتترۆلکردنی ئەم بابەتە لە جیاکردنەوە دەست پێەکە جیاکردنەوەش بەڕاستەکەی لەکشۆوە لە سەرچاوە دەست پێەکە سەرچاوی خۆڵ و خاشاکش بەڕاستەکەی لە هاوڵاتیانەوەی ئەگەر بێت و هاوڵاتی بای ئەوەنە ڕادەی ڕۆشنبیری هەبێ ئەگەر بەنمونێ بێنینەوە گریمان پاش چەند ساڵێکی کە بابەتی جیاکردنەوە بوو بە بابەتێکی ڕۆژانەی خەڵک و حکومەت کردی بە بڕیارێک ئەگەر بێت و خەڵک ڕۆشنبیری ئەوەی نەبێ پابند بێ بەم بڕیارەوە بەڕاستەکەی ئەگەر بڕیارەکە دەریش بکرێ ئەنجامی نابێ بەڕاستەکەی بۆیە ڕادی ڕۆشنبیری فاکتەرێکی زۆر گرنگە لەو مۆزوعە دەکەین هەریەک لە ئێمە ئاستی ڕۆشنبیری هۆشیاریمان لەو ڕادەیە بێتوانین بۆ شێوازە بین کارستانی دەستی چاوە خۆش بە کاتوانە دەسێەوە کاتوان گرتی نانە باکسە لە خزمەتتانای خۆشەویستان ئەوەی کە بینیتان لەم بەرگەیە کۆکردنەوەی خۆڵ و خاشاک بوو هەتا هێنانی بۆ نێو کارگەی چارەسەری خۆڵ و خاشاکی ڕق ومێ دەکەم هەر یەک لە ئێمە سوودمان لەم بەرگەیە وەرگرت بێت بینی بێتمان کە کارمەندان و ژینگە پارێزان چەند ماندووە بن بەدەست کۆکردنەوەی خۆڵ و خاشاکەکانەوە هەتانێ و کارگەکانیش کە بتوانن چارەسەری خۆڵ و خاشاکەکان بکەن ومێ دەکەین هەموو لایەکمان هەستی بەرپرسیارەتیمان هەبێ بەرامبەر بە پاراستنی ژینگەکەمان هەتا بینینەوەی تر ڕۆژتان خۆش و ئاسوود